خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لێبێ بە خۆشحاڵیەوە لەگەڵ هاوکارانم بەرنامێکی تری پانۆراماتان پێشکەشەکەین. کۆمەڵێک گرفت و کێشەی سیاسی لەسەر ساحەی سیاسی هەرێمی کوردستان هەیە. ئەمڕۆگەر هەر وڵاتیەک لەسەر شەقام و لە ماڵەکاندا بگریت کۆمەڵێک کێشەی دیار و بەرچاوت بۆ ژمێرێت، هەر لە لەشکرکێشی و لە نەبوونی موچە و لە قەیرانی دارایی و لە نەبوونی پلانێکی ئابووری تۆکمە و لە نەبوونی یەک ڕیزی سیاسی و هەروەها لە نەبوونی ئەجەندا و پلانێکی دیاریکرا بۆ تێپەڕاندنی و قەیرانانە و لێک نزیک نەبوونەوەی هێز و لایەنە سیاسیەکان. بە جۆرێک زۆر جار وڵاتیان بەتەن زەواڵێن کە ئەم دۆخە چێ دروستی کرد لەبەرەوەی بەشێکی زۆر لە هێز و لایەنە سیاسیەکان خۆیانی لێبەبەریەکەن یاخۆت چێ چارەسەریەکان. چۆن هەموو ئەم گرفتانەی کە لەسەر گۆڕەپانی سیاسی هەرێمی کوردستان هەیە کە کاریگەری خستۆتە سەر بازار و ژیان و ماڵ و گوزەرانی هاوڵاتیانی هەرێمی کوردستان چارەسەرەکرێت. ئەرچی هێز و لایەنە سیاسیەکان چییە؟ لەکوێ ئەم گرفتانە سەریان هەڵدا و بۆ گەیشتن بە ئەمڕۆ؟ هەموو ئەمانە لە پانۆرامادا گفتوگۆی لەبارەوەکەین بە میوانداری هەریەک لە بەڕێزان. بەڕێز غازی کەرکوچی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بەخێر بێت. زۆر سپاس. هەروە لەو لێرەوە نەهرۆ جەلال بەڕێزیان کە ئەندامی مەکتەبی سیاسی پارتی دموکراتی گەلی کوردستانە بەڕێزیان لە هەولێرەوە لە گەڵمانە بێ. کا غازی من سەرەتا بێ ئەوەی پێشەوەی پرسیارە لێ بکەم ئەمێ پانۆرامایەک یان وێنەیەکی واقعی ئەوەی لای بەڕێستان هەیە وەکو هەموو ڕای خۆت و هەموو ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر کۆی ئەو گرفتانی هەیە. بۆچی خەڵک گەیشتۆتە ئەمڕۆ کە بەڕاستی دەرچەکان بەرتەسکە بوون و دۆخەکەت ئاڵۆز و شڵەژاوە؟ زۆر سپاس. من بەخێرات نییە و بە ڕێزەی شەکەم بۆ بەرنمەکە. پێش هەموو شتێک ئەمەی کە من ئێڵێم ئەوە ڕێی هەرمن نییە، من ڕێی خەڵک قساکەم. ئێمە بۆ خۆمان ڕۆڵەی ئەم نیشتمانەین، دیارە لەسەر جادە لە کۆڵانەکان لە ماڵەکان چی بوترێ ئەرچی ئێمە بەشێکی ئاگدار بین. ئەو من ئەڵێم کارە ساتی بەسەر کورسانە هاتووە کە پێڵێن حکوومەتی هەرێم یا هەرێمی کورسان. من پێم وایە کێشە ئاساسیەکە لای دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کورسانە. دەسەڵاتی یەکەمی ژەمڕۆ لە هەرێمی کورسان بەدەست برادرانی پارتیەوەیە. بۆیە ئەگەر لە وڵاتە ئەگەر دەکەم و کورتی هەبێ هەشتی بەرە ئەوانەکەوێ ئەوی تری بەر ئەو حزبەکانی ترێکە چکەمەوان دەسەڵاتی یەکە من هەر لە سەرۆکی هەرێمەوە لە سەرۆکی حکوومەتەوە لە وەزیرانە لە پەرلەمانیشەوەی تر هەر شتێک ئەتوانن غیرە قانونیش بە دەنجی زۆری بکەنە قانون. ئەوەی ئەمڕۆ لە کورسانە بینین بەداخەوە یعنی سەرڕای ئەو هەموو نەهامەتیەی بەسەر خەڵکا هاتووە، جگەلەوەی کەم و چەنادەن بێلەوەی کە ئەم نەخۆشیە بڵێن ئەم پەتایە بڵاو بۆتەوە لەسەرنی ئەوەی شەوە ئەچن هێزەکانی دەرەکی تورکیاوانە دێن بۆ داگیرکردنی کورسان. ئەوەی ئەم دوێنێ ڕووی داوە ئاڵای عێراق جاران گاڵتیان بێماکرد لە کەرکواڵای عێراق هەڵدراوە، ئەوە تا لە زاخۆ و لە هەموو شاخەکانی و منتقەیە من پێم وایە ئەو هێزانی عێراقی شاتن کە ئەمان پاسەوانیانیان کرد هەتا هێنانیان ئەو شۆنە. ئێمە لە کەرکووک لە 16 ئۆکتۆبەرە کە ڕوویدا شانازی بۆ واکەین کە نەمانێ شارەکەمان تێکسێ لە بەروێ گەر شارەکە تێک بچوایە هەرچەندە یەکێتی نیشتیمانی کوردستان نزیکەی 63 شەهیدیدا لەوێ شارەکەمان تێک بچوایە. ئێستا هەمومان ئاوارە و سەرگەردان تیجارەتمان پێواکرا، ئێستەیش لایەن هەیە بازرگانی بەو مەسەلەی کەرکووکەواکە. بۆیە من پێم وایە ئەگەر ئەم پەتای کۆرۆنە نەبوایە جەماوەری خەڵکی کوردستان لەم دەسەڵاتی هەرێمی قبول ناکرد کە بەم شێوەیە بێموچەی بکە، برسی بکە، ئاوی نەبێت، کارەبای نەبێت، سەرڕای ئەوە زمانیشی ببەستن، ئازادی نەبێت. نمونەیشەوە کەس تەسەوری ناکرد لە دهۆک خۆپێشاندان بکرێ. من هەموو جا نمونەی ئەوە دێنمەوە سەردەمی بەعس کەس تەسەوری ناکرد لە کەرکووک خۆپێشاندان بکرێت. لە ساڵی 82 خەڵک خۆپێشاندانی کرد، بۆیە کەس تەسەوری ناکرد لە دهۆک خۆپێشاندان بکرێ. ئەو خۆپێشاندانە کراوە جەڕسێکی زۆر خەتەر بوو. پێم وایە ئەگەر ئەم حجزەی خەڵک حجزەکرێت لە ماڵەوە و دەوام نیۆمانە، من پێم وایە ئەمە نەبووایە لە هەولێر مزارێکی زۆر گەورە بوو. پێم وایە کێشەی زۆر گەوری لێ دروستەکە. بۆیە ینی سەرڕای هەموو ئەو نەهامەتیە ئێمە لەشکرکێشی دێنین ئەکەوینە پێشیانەوە. هەندێک جار بڕوا بکەن لەنا ئەو لە شرکێشیە هەندێک جار جلی ئەوانەکەنە بەریان وەچنە ناوی بۆی نەزانین کوردنی یا جلی کوردیەکەنە بەر ئەوانەوەی هێنە ناو خۆمانەوە. بۆ ئەوەی لە کورسانەکەێ من پێم وایە لە هەر وڵاتێکی تر بکرایە ئەگەر ئەم نەخۆشی و ئەم پەتایە نەبووایە من پێم وایە جەماوەر لەو دەسەڵاتی حکوومەتی هەرێم قبولی ناکرد. ڕاستە ئێمە بەشێکین لە حکوومەتی هەرێم، بەڵام بەشێکی زۆر بچووکین ئێمە
ناڵێ ئێمە خۆمانە دزینەوە لە مەسوولیت بەڵێ مەسوولیەتێکی شتەکەوێتە سەرمان بەڵام کە ئەوەی ئێمە زۆر جار تەحملی زۆر شتەکەین لەوانەیە لایەنە بێ بێوەزعی کورسان تێکچێ لەوانەیە لایەنە بێ بێ کورسان بێتە دوو بەشەوە ئێمە ترسیەوەمانە کورسان تێک نەچێت ترسیەوەیشمانە کە کورسانە بێتە دوو بەشەوە هەندێشمان قبول کردەوە گێچێتی کورسان لەسەرەوەی بەدیوێکی ترا مەسەلەن باز لەوە کرێکە هاتنی هێزی تورکیا لەشکر چێشی تورکیا و تۆبارانەکانی ئێران پەیوەندی بە کۆمەڵێک معادلاتی سیاسیەوە هەیە و پەکەکە بیانوویەکە لەوانە بەڵام بەڕێستەڵێ هێنراون چاوساغیەکمەت بچمە بەستێک سوودی ئەمە چیە بەوە ئەزانی چۆن من ئەوەی کە باسم کردیانی ئەمەی کە هێنایەن بۆ ئەو منطقەی ئەم دوایە هێنایەن گوایە پەکەکە لەو سنوورە هەیە من بەڕاستی لێم من پێم وایە زیاتر ئەو جێشەی تورکیانێنا بۆی شەڕێک بەیەکێتی بفرۆشن لە دوای کۆنگرەوە شەڕمان زۆر پێفرۆشراوە ئێمە لە دوای کۆنگرەوە هەموو هێزەکانی لایەنێک بە تایبەتی بڵێن پارتی دیموکراتی کوردستان خستوێتە گەڕ بۆ ئەوەی ئێمە لە دوای کۆنگرەوە سەرکەوتن بە دەستنێنین بەڕاستی ئێڵێم ئێمە ئێستاکە یەکدەنگێکی باش لە ناو ئەنجومەنی سەرکردایەت هەیە ئەو لە شر کێشیە بۆ ئەوە بوو ئێمە تووشی شەڕێک بکەن لەگەڵ تورکیا ینی باش بوتوانیمان بە شێوەیەکی هێمنانە تا ئێستای شەکە ڕاگرین بەڵام ئەوە مانای ئەوە نیە ئێمە قبولمانە ئەو داگیرکردنە هاتووە ئەوە مانای ئەوە نییە ئێمە قبولمانە بێن وڵاتەکەمان داگیرکەن من پێم وایە ئەوە مبەڕێ بوو بۆ پەکەکە چەند ساڵە لەو سنوورە هەیە بۆچی ئەوەیان نەکرد لە دوای کۆنگرەوەیان کرد بۆ پێش کۆنگرە ئەمانیان نەکرد هەموو ئەو شتانەی ئەو سینناریوانە دروست دەکرێت چەند مەبەستێکی تایە مەبەستی یەکەمەوەیە کە وەکو یەکێتی نیشتمانی کورسان ئێمە وا بکەن ئیتر تەسلیمی ئەمری واقعێکی شەوت ببینەوە تەسلیمی ئەو ئەمری واقع ناکەین دویش خەڵکەکە مەشغوڵکەن کە موچە نیە و ماڵوێرانیە لەم کورسانە بۆی کە هێزاتوانە ینی کۆمەڵی سینناریۆیان داڕشتووە بەڕاستی ئەو سینناریۆیان نە لە قازانجی کوردان نە لە قازانجی پارتی خۆشیەتی نە لە قازانجی هاوڵاتیەکانە من پێم وایە ئەمە ناچێتە سەر مانجێتر دوو مانگترم کڕۆنیەتەوە بێوەزی خەڵک وابێ من پێم وایە لای ئێمە ئازادیەکەیە خەڵک خۆ پێشاندانەکە بە ئارەزوی خۆی قسەمان پێکا جینەوە خۆمان زۆر جارێمە ڕخنە لە حزبەکەمان و سەرکردەکانی خۆمانەگرین بەڵام ئەوەی کە لەوێ کراوە لە ساڵی هەشتاکان لە دوای هەشتاکانە وامان لێ هاتوو لە وڵاتەیە خەڵک نایتوانی لە ماڵەوە باسی حزبی بەعز بکات لەو سنوورە تقریبەن وای لات بەڵام پێم وایە ئەو سنوورە ئەو دیواریان ڕوخانەوە وەک دیوارەکەی بەرنین من پێم وایە ئەم وەزعی نەخۆشیە نەبووە حاڵی هەولێر زۆر خراپە بوو ئێستاکە ئێوە خراپی بە چ مانایەک ینی بەو مانای کە بەوەی خەڵک ناڕازیە قبولی ناکات من هەندێک نمونە دێنم ئێمە بەدەیان برادێری خۆمانەیە لە ناو پارتیە پلەی باڵایەن هەیە ینی کە دوو بە دوو قساکەین چەند ئێمە ناڕازین لە کەرکک چەند ئێمە ناڕازین لە شوێنەکانی ترەوان لە ناو هەولێردە بە قەدەر ئێمە ناڕازین بە تایبەتی من بەڵێ من باسی کەرکوچیەکانەکەم ینی کە دەسەڵاتی باڵایان هەیە کە تێکەڵن لەگەڵ کۆمەڵی خەڵکر کاچن بە میوانی لە ماڵەکانی خۆیانە زۆر بەسەرعاشتەکان لێن بەڵام ناچارن یتر هەندێک جار تۆ زەختەکەوەندە لەسەرتە هەندێشت قبولەکەی من پێم وایە خەڵکی کورسان لەوە دەرچووە جارێکی تر بتوانین تا سەر ئازادیەکانیان لێبسەرین هەر ملەتێ لە دنیاە تاقی کراوەوە هەر ملەتێ لە دنیاە ئازادی بینی جارێتر ناگەڕێتەوە بۆ کۆیلایەتی ئێستا خەڵکی کورسان ئازادیەکی بینیوە جارێتر ناگەڕێتەوە بۆ ئەوەی سەردەمی بەعس ئەو ترس و کۆیلایەتیوانە قبولکە من پێم وایە ئەم وەزعی کۆرۆنەکە نەبوایە حکوومەت یاریێمی کوردستان بە هەموو دەسەڵاتەکەیەوە نایتوانی نە ئەو لە شرکێشیە بکاوکو جاران نەبتوانێت تیشاوە خەڵک برسی کاونانەکەی ناداتێ مەسەرەوە قساکەین لەگەڵ کاک نەهرۆ قساکەی کاک نەهرۆ سڵاو لێبێ سواز بۆ ئامادەبوون لە بەرنامەکە بۆ چوونی بەڕێستان ینی یاخود هزری بەڕێستان لەسەر کۆی گرفت و کێشەکان بۆچی بە ئەمڕۆ گەیشتین کە دەرسەکان زەحمەت بوون چارەسەرەکان زەحمەت بوون ینی هۆکارەکان سەبەبەکان و چارەسەرەکان لای بەڕێستان چین ینی بەڵێ زۆر سپاس سەڵاو ڕێز بۆ ئێوە بۆ میوانی بەڕێستان بێگومان ئەگەر ئێمە قسە لەسەر کۆی پرۆسە بکەین وە کۆی کێشەکان بکەین دەبێ بگەڕینەوە بۆ لە دوای ڕاپەڕینەوە تاوەکو ئێستاکە کە ڕۆژمان بەم ڕۆژە گەیشتووە و پێم وایە کە ئەو کێشانە کێشە و جورگرتی ئێستانین بەڵکو بە پێچەوانەوە ئەو کێشە و جورگرفتانن وەک چۆن لە دوای 2023ەوە ئێمە کۆمەڵی کێشە و جورگرفتمان لەگەڵ حکوومەتی عراقی حکوومەتی دوای ڕوخان ڕژێمی دیکتاتۆری بەغدا هەبوو و کێشەکانمان چارەسەر نەکە کێشە لەسەر کێشە کاڵەکە بوو تا گەیشت بەو کێشە و جورگرفتێکە ئێستاکە لەگەڵ عراقەمانە بە هەمان شێوە ئەو کێشە و جورگرفتانەی کە لە دوای پێکەنانی یەکەمی کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان کە کێشە و جورگرفتەکان ڕۆژ بە ڕۆژ کاڵەکە دەبوون و تەشەنەیان کرد تا گەیشت بەداخەوە بۆ شەڕی براکوژی و اینجا دواتر بۆ دوو ئیدارەی اینجا تێکەڵبوونەوە و اینجا
ئەو تێکەڵبوونەوە ڕووکەشێکی هەیە و ئەم بنانە حزبە تەسکیەی کە لە ماوەی ڕابردوو حکومداریەتی لە هەرێمی کوردستاندا پێڕەوی کردووە ئەجا لە سەردەمی دوو کابینەکەیە لە سەردەمی براکوژیە لە سەردەمی تێکەڵبوونە ئەوە ئەو پامەخوازیە و هەر لە سەردەمی 50 تاوەکو ئێستاکە نتواندرا چارەسەر بکە بەداخەوە حزب و لایەنی سیاسی دیکەیش لەم پرۆسی سیاسیە هەرێمی کوردستانە بەشدار بوون لەم پرۆسی سیاسیە و هەر یەکە و تێڕوانین و تایبەتمەندێتی خۆی هەیە بەپێی ئەو ئایدیا و تێڕوانی و تێفکرانیەی کە سیاستی یان بنەما فکریەکانی بنەمای سیاسەتێتی بنەما ئایدۆلۆژیەکان بنەما سیاسەتی بەڵام بەداخەوە ئەوەی کە هەبووە سیاسەتی هەرێمایەتی یان با بڵێن دەوڵەتی هەرێمایەتی کاریگەریان لەسەر ئەو ئیدارە سربەخۆیی خۆمان لە دوای ڕاپەڕینەوە تاوەکو ئێستاکە بە دەستوەردانیان و بەدابەشبوونی هەرێمی کوردستان بەسەر دووەلی ئیقلیمی و لە دوایدا دووە لە دەوڵەتانی جیهانی و کێشە و جورگرفتەکان کێشە و جورگرفت زۆرن ڕەنگە بە بەرنامەیەک نتوانرێ پەنجەی ئاماژە بۆ هەموو ئەو کێشە و جورگرفتانە ئاراستە بکرێ بەڵام ئەوەی کەمای هەڵوەستە لە سەرکردنە کە ئێمە بەداخەوە هەندێ با بڵێن بنەمای استراتیژی هەبوون کە نەماتوانی پێڕەوی بکەین و ئەمە شۆکاری ئەو ململانێ ناوخۆیە بووە کە تاوەکو ئێستاکەیش درێژە هەیە و تا ئەو مەترسیەکە ئێستاکە ڕەنگە ڕووکەشیان ئەوەی کە بەبەرچاو دەوترێ لە ڕاگەندرەکان لە دەبیندرێ بەڵام حکومداریەتی یان حزبەکانی حکومڕان لە هەرێمی کوردستانە لەمە زۆر باشتر درشی پێ دەکەنەوە بارودۆخەکە بارودۆخێکی ناهەموارە بارودۆخێکی نەخوازراوە بەڵام ئەوەی کەمای هەڵوەستە لە سەرکردنە بە تێڕوانینی ئێمە تاوەکو ئێستاکە درک نەکردنە یان درک پێکردن و جێبەجێ نەکردنی ئەو لێک نزیک بوونەوەیە کە تاوەکو ئێستاکە لە نێوان حزبەکانی هەرێمی کوردستاندا هەیە بەداخەوە کاتێ ئێمە دەگەینە قۆناخێک کە قۆناخەکە ڕەنگە زۆربەی شتمان لە دەست دەردەچێت ئەو کاتە دێین نزیک دەبینەوە و لە کاتێکە ئێمە ئەزممویشمان هەیە لە یەکگرتووی لە ساڵی 1970 کاتێکە بەرەی کوردستانی پێکات ئەنجامی ڕاپەڕینی ساڵی 1990 لێکەوتەوە لە دوای ڕوخانی ڕژێمی عراق دەستورێک کە ئەگەر سەداسەد بە دڵیشمان نەبێ بەڵام زۆربەی داواکاریەکانی خەڵکی کوردستانی لێ چەسپێنراوە و تێیدا شوێنی کراوەتەوە ئەوەی کە هەیە ئێمە هەمیشە دەرس لەو ڕابردوانە وەرناگرین کە لە کاتێکا لە تەک یەک بوونە لە تەک یەکەوە سیاستمان کردو بەرژەوەندیەکانمان ڕەچاو کردووە ئەو کاتانە ئێمە توانیمانە سەرکەوتون بەداخەوە ئەوەی کە هەر کاتێک ئەگەر ئێمە هەنگاوێک لە یەکتر دوورکەوتبوونیتەوە دژمنانی ئێمە ئەوانەی کە ئەم بارودۆخەی هەرێمی کوردستان لایەن نەخوازراوە وەکیانی سربەخۆی هەرێمی کوردستانیان لەلا نەخوازراوە ئەو کاتە زەفەرمان پێدەبن و ئێمەش بەداخەوە خۆمان ڕێخۆشکەر بووینە بۆ ململانێ ناتەندروست و ناشەرعیەی کە لە نێوانی پارتولایەنە سیاسیەکان هەیە و ململانەکانیش قوڵتر بۆتەوە ڕاستە جاران ململانەی سیاسی هەبووە بەڵام بەداخەوە ئێستاکە ململانەی ئەمنی هەیە ململانەی ئابووری هەیە و ململانەی سیاسی هەیە و لە کۆنیشەوە ئێمە هەمیشە تێڕوانیانمە وا بووە کە ئەم بارودۆخەوە ئەم جۆرە سیاستکردنا ئەم جۆرە حکومڕانیەتێککردنا نامانگەێنێتە ئامانجێکی باش دەمانگەێنێت بە ئامانجێک کە هەناسەی پەشیمانی بۆ هەڵبچێشین بەوەی کە ئێمە لە ڕابردوودا نەمانتوانی بە شێوەک لە شێوەکان لەگەڵ ئەوەی کە ڕەنگە گوشارێکی زۆری دەوڵەتانی هەرێمایەتیمان لەسەر بووە و دەوڵەتانی جیانمان لەسەر بووە و بەداخۆ جوگرافیەکەی ئێمە وایە کە هەموو دەوڵەتەکانەوەنی کە ئێمە ناکۆچیمان لەگەڵ یا هەیە ناکۆچی نەتەوەیمان لەگەڵ یا هەیە نەتەوەی هاوخوێنمانیانیان تێدایە لەبەر ئەوە هیچ کاتێ نابێ ئەوە چاوەڕوان نەکرێت کە ئەم دەوڵەتانە هەماهەنگی نەکەن وەکەوەی کە ئێستا کە دەیبینین و ڕوودەدا لە بارودۆخی ئەمڕۆدا کە دۆخێکی نەخوازراتەوە ئەوەی کە گرفتە لێرەدا چۆن دەتوانین ڕوبەڕووی ئەم حاڵەتە ببینەوە و بۆدا ڕاستەقینەکەی بخوێنینەوە و معالەجەیەکی ئەهنوکەی و ئانی بۆ بکەین ئەوەی کە من هەستی پێ بکەم لە ماوەی ڕابردوودا لە ماوەی هەفتەی ڕابردوودا دیارە جوڵەیەکی لێک نزیک بوونەوەی پارت و لایەنە سیاسیەکان هەیە کە ئەوە مایە خۆشببختی و خۆشحاڵیە بەوەی کە لەگەڵ ئەوەی کە ئێمە هەمیشە تێڕوانین و تێبینی خۆمان هەبووە لەگەڵ سەر زۆری حکومڕانێتی لە هەرێمی کوردستانە بەڵام هیچ کاتێ تێڕوانین و تێبینیمان لەسەر بوونی کیانی سربەخۆی هەرێمی کوردستاندا نەبووە کە وەک لە دەستوری عراقدا هاتووە ئەوە دەبێت دوو حاڵەتە لێک جا بکرێتەوە بەڵام بەداخەوە کێشەمان لەگەڵ عقڵیەتەکەیە ئەو عقڵیەتە هەمیشە بە یەکدا هەڵدەشاخێ و بە هەمیشە پێی وایە کە دەبێت زاڵ بێ بەسەر لایەنەکەی دیکە شەڕی براکو
داڕێکوژی نەیتوانی پارتی بەسەر یەکێتی و یەکێتی بەسەر پارتیدا زاڵکە شەڕی ئابووری نەیتوانی پارتی بەسەر یەکێتی و یەکێتی بەسەر پارتیدا زاڵکە لەبەرەوە دەبێت دەرسێکی ینی یان باڵێن زۆرێک لە عقلانی مامەڵە لەگەڵ بارودۆخەکە بکەین ئەم بارودۆخەی کە بەداخەوە نەخوازراوە بەداخەوە دەبێ بڵین لە هەردوو زۆندا ناکۆچی هەیە لە بینی زۆنەکاندا دەبێ ئەم زۆنانە تاوەکو لە دەستمان دەرنەچوە دەبێ بۆ پەڕی هۆشیاریەوە مامەڵە لەگەڵ بارودۆخێکی شێوەی ئێستا بکەین چونکە بارودۆخی کاتۆتە پێشەوە ئەم بارودۆخە زۆر شتی لێ دەخوێندرێتەوە زۆر شتیش لێدا ئەنجام دەدرێت بەڵێ گەڕم وڵات کاکنەرۆ هەکا غازی ینی یەکێتی نیشتیمانی کوردستان کۆمەڵێک سەردانی کردووە لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکەی بزوتنەوەی گۆڕانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بەڕاشکاوی مەسەلەن ئەو دەرباز محەممەد کە نوێنەرایەتی بزوتنەوەی گۆڕانێکە لە کۆنگرە ڕۆژنامە نووسەکە باسی لەوە کردکە دڵنیان لەوەی کە داهاتی زیاتر هەیە بەڵام نایەتە ناو خەزێنەی حکوومەت بەڕێزیشت باسی برسیبوونەکەی وە یەکێتی نیشتیمانی کوردستانیش ینی شەریکە لە حکوومەتی شەریکیان بەشدارە بەڕاستی ئەمە شتا ڕوون نییە بۆ مەگەر ئێوە وەڵامتان لابێت هەموو ئەمانە چۆن چارەسەرەکرێن کاتێک کە لە دەرەوەی حکوومەتەوە ئەو خەڵک ئێستا مەسەلەن بە 6 ڕۆژ موچەیەک وەرەگرێ بەڵام 300-400 هەزاری لێ بڕاوە کەمە بارقورسێکی گەورەی بۆ سەرژانی خەڵک دروست کردەوە ئێوە ژووکو حزبیش بەرپرسیارن لە چاکردنی ژانی خەڵک ئێوە تاچەند بەرپرسیارەتێکاڵەگرن و کارەکەی کامەیە بۆچی وا ئەکرێ ئەمە پێش هەموو شتێمە من ئەڵێم یەکێتی شەریک نییە ئەتوانین بڵێن بەشدارە چکەم شەریکەوەیە کە تۆ شەریکەکەت دەبێ هەردوو لا بە یەکەوە هەچێک بکەن من پێم وایە بزوتنەوەی گۆڕانی شەریک نییە لە هەرێمی کوردستانە پارتی بەسراحەت شەریکی ئەوێ بە شاگردی شەریکی ناوێ بە شەراکەت ئەمەیەکێ لە کێشەکانی ئێمەیە ینی ئەم دوایەی کە یەکێتی نیشتیمانی کوردستان سەردانی کۆمەڵێ لەلایەنەکانی کرد ئێمە هەموو گرفتەکەمان ئەوەیە چۆن وەزعی کوردستان چاکەین وەزعی کوردستانیش بەوە چاک نابێت ئەگەر ئەم حزبانەی تر هەمویان بەیەکەوە دانیشن بەڵام کە پارتی نەیەوێت حیساب بۆ ئەم هەموو حزبە بکات حساب بۆ ئەم هەموو هاوڵاتیە بکە حساب بۆ 5 ملیۆن خەڵک نەکات ئەوەی کە خۆی هەرەوێ ئەوەی کە هەر خۆی وتی ئەمە بۆ خۆی قەت ناگەیتە ڕێکەوتن من پێم وایە ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان و حزبەکان تریش هەمومان شەریک نین بەڵام بەشدارین یعنی ئیتر ئەو چۆنی بێ وەکو سەمادی چیمیاکە مەسەلەن چەندێکت بداتێ بە کەیفی خۆیەتی لە ئاخیرا بە کەوچکەیدا بە حزبەکانی تر لە هەموو ڕۆکانەوە باشە زۆر جار لانگرەکانتان باسیەوەکەن بۆ قبوڵیەکەن من بۆتم باس کرد بۆ قبوڵیەکەین من پێم وایە هەندێک بەرنامە هەبوو ماوەیە پێش کۆنگرە لە دوای کۆنگرێش و بەرنامەیە بەردەوامە بەسراحەت پارتی بەرنمەکەی بەنیهێنی ئەوێ کوردستان بێتە دوو بەشەوە لەبەرەوەی ئەو لەگەڵ تورکیا من زووتر 2 ساڵ پێش ئێستەوتمە ئەو لەگەڵ تورکیا خۆی ڕێخستووە مەسەلەن ئەو بەشەی لای خۆی هیچ مشکلەی نابێت لەبەرەوەی ئازادی دەم کوتەکات کەس ناتوانێت قسە بکات مزاهرە قبول ناکات کەس ئیتر خەڵک بۆ خۆی بێ ئەو چۆنی بێ ئاوای لێ بکات ئەو بەرنمەکەی ئەوەیە کوردستان بێتە دوو بەشەوە بەرنمەکەی ئەوەیە مەسەلەن دوو هەرێم هەبێت ئەلێریا بۆ خۆی ئەو کاتە ئەو چۆنی بێوای لێکە ئەو ئێستا یەکێتی و حزبەکانی تر بە سێرێشە بۆ خۆیان ئەزانن لەبەرەوەی عقلیەتێکەیە لەوێ ئەو عقلیەتەی ئەوێ باسی دیموکراسیەتەکە بەڵام سەدام حوسێن وتی نطبق الديمقراطية اللي يوالم مع شعبنا يعني ديمقراطية يجي لە سنوورەکەی خۆی بەوەی کە خۆی چۆنی دابنات ئەمە یەکێ لە مشکلەکانی ئێمەیە يعني دیموکراسیەت بنەمای ئەساسی خۆی هەیە بەڵام ئەوانیانەوە دیموکراسیەتێکەوەی ئەو بۆ دانا چۆن ئەو بۆ دانا مەسەلەن با دوور نەڕوین هەر لە بەغا بۆ نمونە بۆ وەزیرێکی خۆی شەڕەکە دوور نییە شەڕی زۆر گەورە بکە بەڵام بۆ وەزیری لایەنێکی تر شەڕی تۆ کات بۆی وەزیرەکەی تو نەبێ ئەم عقلیەتە زۆر زەحمەتە تەعاملکردن لەگەڵیا يعني سەوە ڕوبەڕووی ئەوە بوونەتەوە بووینیش ینی ئەمە ڕوبەڕوویە بوون لە دانانی سەرۆک کۆمارەوە ڕوبەڕووی ئەوە بووینەوە ینی ئێمە لەسەر بۆی ئەڵێم ئێمە شەریک نین بەشدارین ئەوەی بەشداریەکەمان هەندێک جار ئەگاتە سەرەوەی ئێمە بێ زۆرتون بین بۆی بتوانین بەرنمەیەک لە بەرنمەکانی مەسەلەن کە بۆ بەرژەوەندی ملت بێ یا لە بەرنمەکانی یەکێتی کە دایناوە جێبەجێ بکرێت هەر لەبەر ئەوە شێوە مەسەلەن زۆر جار لە ئەنگرەکانتان ئەڵێن بۆ یەکێتی لە حکوومەت ناکشێتەوە يعني ترسن كأما أم بلانة جبت بالي أما ليدنا شارمو يعني من علم جيشي تركي كهاد بو أوي أما يجي له أسباب كان بو يعني بو الشر بيجي بفروشن كاس ناتواني نقولي لو مسألة بكات أوي كأما نامانو الشر كان جوري بيته وترسي وما عليه كأواني يعني أم هريما بيته دو هريم
بۆ نمونە تۆ 400 میلیارد دینار هات بڵێم دۆلار هات بۆ وڵاتە کێ ئەزانێت چی لاتووە هەندێکمان سەرف کرد هەندێکمان ئەی موچەی ئەو ملەتە چییە باشە باسی چاکسازیە کرێت یەکێتی لە دروستبوونی هەر لە نەوە توێ کۆیمە باسی چاکسازیەکەین باشە چاکسازی تۆ توێ بکرێت لە مۆزەفێکی فەقیر لە کەمەندامێک کە بە 6 مانگزارێ 100,000 دێتێ چاکسازیەکەی وەرە بیرە نەوتەکانی فیشخابور کە بەدەست یەکێ لە برادەرەکانی ئەوانەوەیە هەر ئەسڵەن ئەوەی کە من ئێڵم کەس ناتوانێت بڵێوانە ئەسڵن پارەکەیشی نایەتە ناو حکوومەتی هەرێمی کوردستان ئەسڵەن پارەکەی نایەتە ناو دەخیلەی ئەوەی کە پێڵێن دەخیلەی پارتی دیموکراتی کوردستان بۆ یەک شخصێکە بابێن بڵێنەوە وانە ئەمە قسەی خۆیان ینی تۆ چاکسازیەکەی وەرە لێەوە چاکسازی بکە چاکسازیەکەی وەرە با لە سەرۆکایەتی وەرمزانن مانجی من ناڵێم مانجی بزان ڕۆژی چەند ملیۆن سەرفەکرێت لەو سەرۆکایەتی هەرێم و لەو شوێنانە وەرە چاکسازی لێەوە بکە ئەگەرەوانە یانوێت چاکسازی بکەن وەرن با بڵێن ئەم مانگە ئێمە هیچمان موچەکانمان ناوێت لە سەرۆکی هەرێمەوە تا ئەگاتە پەرلەمانتارەکانی هەموو حزبەکان بڵێن ئەم مانگە ئێمە کەسمان موچەمان ناوێت بیدنە هاوڵاتیان چاکسازی بۆ ناکرێت بەڕی کلام و بێ درۆ بۆ خەڵک دروستیانی ئێستا من پێشەوەی بێم شتێکم خوێندەوە باسی ئەم هێزا کات کە ئەمەی هاتۆتە زاخۆ ئەم هێزە هەمویان کورد و یعنی دوای سێرەکان یەک سینناریۆیەکی درۆ دروست کرا باشە ئیمڕۆ درۆت کرد سبەی کردت دو سبەی کردت تاکەیەکەیت لە هەما کاتە تۆ سێریکە ئەو هێزە کە هاتووە بە هەزاران تەنکەرەنەوت لێەوە هاتوچۆکە ئەوان حمایەکەن من پێم وایە ئەو هێزی کێنایە ناوێت کە عێراق لێ بۆ پاراستنی سنوورە ئەو هێزە یەکەم هاتووە بۆی ڕێ لە پەکەکە بگرێت و پارێزگاریش لەو هێزەی تورکیاکە کاتوچۆ کات زۆر بەسراحەت و پارێزگاری لەو نەوتاکە کە بە قاچاقی شەڕات کورد و عرب مشکلێنی مەسەرەن گرنگەوەی عراقین یەکشت هەیە کاک غازی سەرنجە لای هاوڵاتیان وژەوەیەکە زۆر کەس باسی ئەوەکە کە ئێستاش بە کەرکووک کەڵێن داگیرکرا خۆ هەر هێزی عراقی خۆ هێزی ئێرانی تورکی لێ نییە بۆ ئەم هێزە داگیرکەرە بەڵام هێزی زاخۆ ڕەحمەت و نیعمەتە من بۆ ئەواڵێم هێزێک دێ بۆ کەرکووک بە دەستور شەیەک پێش ڕیفراندۆمەکە بڵین ئەوان ڕێکەوتن ینی قسە لەگەڵانەکرا بەغدا بەدە قەڵێ ئەڵێ ئێمە ئەو هێزەمان هێناوە شەڕ ناکەین لەگەڵ پێشمەرگە هەموو پێشمەرگە لە سنووری خۆی بمێنێتەوە ئێمە هاتووینە بەس بچین نەوتە دزراوەکە بگەڕێنینەوە نەوتە دزراوەکە بزانە نەوتە دزراوەکە تو هێزێک هاتووە لە هەولێرەوە نەوتەکەی لە ناو کەرکووک داگیر کردووە چەند ساڵ ئای خوات ئەوان وتیان ئێمە دێن ئەو هێزە دێنین ئەو نەوتە دزراوە بگەڕینەوە دێن معسکرێک لە کەیوان دانین دوای لەگەڵ هێزی پێشمەرگەیەکێتی پارتی ڕێکەوین ئەو هێزی پێشمەرگە داعش نەماوە شەڕ نەماوە چۆن بگەڕێتە دواوە ئەو هێز نەیانهێشت بۆ ئەوی کەرکووک کاولکەن زۆر بەسراحەت ئەگەرەوان مەبەستیان بوو بۆ دیفاعیان لە کەرکووک نەکرد بۆ یەک بریندارێکیان نەبوو لە 16 ئۆکتۆبەرە ڕۆژێ پێشەوە ئەو شەوەی کە کاک مەسعود بۆوێت 10,000 ئەم سیارەی درع و مدەڕا و ئەنواع ئەشکاڵە هەر بۆ بەیانی هەمویان کشانەوە بۆ کشانیانەوە باشە ئەگەر ئێواتونە دیفاع لە کەرکووکن هێزێک دێ بۆ کەرکووک بە دەستور دێت ئەڵێ ئەم هێزە داگیرکەرە هێزێک دێت ئەو هێزەی لە تورکیاوە هاتووە بۆی نییە بچێتە ئەستەمبول سیرکە ئەستەمبول عاسیمەی تورکیانە ئەو هێزە بۆی نییە بڕاتە ئەستەمبول بەڵام بۆی هەیە بە ناو دوهۆک و خاچی کوردستان و لە ناو هەولێر و میت و بە هەمووی بە کەیفی خۆی بگەڕێ ئەم هێزە داگیرکەر نییە هەر ئەو هێزەی بەغا هاتووە بڵێن لە زاخۆ بە ناوی هێزی سنوورەوانەوە داگیرکەر نییە بەسەو هێزەی هات کە نەوتە دزراوەکە بگەڕێنێتەوە داگیرکەرە ئەم هەموو شتە ئەکرێت خیانەت نییە بەڵام کە ئێمە نەمانێش کەرکووک کاول بێ ئێمە خاین دەچین لێرە چیە ینی ئەم بە تەخوینکردنی یەکترە و ئاڵۆزکردانە بۆ چی ینی بۆ داپۆشینی قەیرانەکانیانە هەندێک لایەن مەسەلەن یاخود هۆکارەکە چیە یەکەم شت بۆ ئەوەیە دەسەڵاتی پۆڵاینی خۆیان بسەپێنن ینی خەیران ئەوە هیچ مەسەلەن من نمونەیەترت بۆ دێنمەوە داعش لە چیاکانی قەرەچووخ معەزەز مکەڕەم هێزی ئەوان 500 مەتر لێوەی دوور بوو 500 مەتر زۆر نەبوو داعش کە لەوەیە هیچ مەترسی نییە بۆ سەر کوردستان بۆین بەڵام کە دوای داعشە گوازنەوە بەرەو کەرکووک ئەڵێن کەرکووک لە خەتەرایە ئەی بۆ لە قەرەچووخ ئەو هێزەی داعش خەتەر نەبوو بۆ چوار کەس بە سارێک دێن لە کەرکووک دوو تەقاکە کەرکووک کەوتە خەتەرەوە هەموو خەڵکی کەرکووک ڕۆژ نییە خەڵکی ئەو کەرکووکە نەفسیەن لێی نەدەن ڕۆژ نییە سیاسیەن لێی نەدەن ڕۆژ نییە اقتصادیە لێ یعنی خەڵکی کەرکووکیان کردووە تاوەی سعاتێک ناتوانێت بە ئیسراحەت بکات بە کەیفی خۆیان چۆنیان بێ هەر هیچ نەبێ لە سنوورەکەی ئێمە لە کەرکووک هەچی ئەعلامیانەی خەنە گەڕ ئیمشەو داعش دێ کەرکووکە گرێ ئیمشەوا ئەبێ ئیمشەوا بێ ینی زۆر پێم سەیرە بەڵێ ئەگەر تۆ ئەزانی داعش لە سنوورەکەیە بۆ ئەهێڵی چونکەم داعش لە سنووری ئەوێەوە هاتووە بۆ لای ئێمە
بۆ نمونە ئەوانەی هاتنە و دەغڵانەی ئەنسوان لەوێەوە هاتبوون هەندێکیان هەرگەڕانەوە هەولێر بۆ ڕێیان پێدرا ئەمەی کە ئەمانەیەکان بەڵێ بڵێ داپۆشینی یەکەم بۆ تۆکمەکردنی دەسەڵاتی پۆڵایینیان چکەمەوان بڕیان بە دیموکراسیت نییە ئەوان دایان ناوە وەکو کاک مەسعود دوێنێ لە ڤیدیۆکە جملێ بڵێ ئێمە هەزار زەلامین ینی هەر زەلامێکیان 100 ساڵ حکممانەکە ینی هەتای ئەم لە تا بێوان حکمیان کە ئەمە ماڵوێرانی نەتەوەیەکە ئەمە ماڵوێرانی وڵاتێکە ینی کە تۆ بەتەمای ئەو دەسەڵاتەبی کەواتە ئەنواع قەیرانت بۆکە ئیسە من یەک شتێکەڵێم شەوێکی پێشەوەی شەڕی ئەوە هین ببێت ڕفراندۆ بێ من لە تەلەڤزیۆن و دوتم کەرکک بە دەردی شنگالە بن دیفاعی لێ ناکەن و ڕایشەکەن و ئەش دەرچوو من ئێستا لەم من بەرەواڵێم هەموو وەزعی کورسانی چاک بێ ئەوان کێشەتر بۆ دروستەکەن نابێ ملەتە بێ کێشە بێت نابێ ئەمە یەکێ لە کێشەکانمانە ئێمە قەیرانیەوە تێگەیشتون بە مۆزع من نەکەر من تێگەیشتم حەزەکەی چینە بەردەم شەعب حەزەکەی چینە ئەم جادەی سالموانە گەنج ببینە لە ناوخانە بزانە چۆن باسەکەن ئەوان لە ئێمە باشتر باسەکەن ئەوان لە ئێمە بچووکەمەوان زیاتر گەنج متابع ئێستا وای لاتۆ خەڵکی ئەم وڵاتیان هەمووی کردوتە سیاسی ماڵوێرانی لەوەیە لە هەموو دنیا وڵاتی گەورەترین وڵات 2000 کەس لە سیاسەتی شەکە ئێمە لە مناڵی بێشکەوە لە 7 ساڵان و باز لە سیاسەتەکە وا قوڕکراوەتە سەرمانە ئەمە ماڵوێرانیە ینی ئێمە کاتێ باسی واکەین حکوومەت هێرێم حکوومەت هێرێم بەڕێستان هەموو پارتی بە تاوانبارە بە دەرەجەیەک وەکو یەکێتی بەرتانە بەشمان هەیە بەڵێ منەڵێم بەشدارین شەریک نین شەریک جیاوازە لەگەڵ بەشدارە بەڵێ بەشمان بەرەکەی بەڵام هەندێک جارێمە کە بێدەنگ بووینە نامانێ وەزعی کورسان تێکچێ چونکەم زۆری ئەتیادی ئەو بە یەک تەلەفۆنیە جێشەکەی تورکیا دێنێ هەتا سلێمانی جێشەکەی بەغاش دێنێ هەتا وەکۆی باتە قەڵاچۆلانیش زۆر ئەتیادە ئەمە بە نیعمەت نابێ بە خیانەت ئەزانی چۆن کوردایەتی ئێمە خیانەتە خیانەتی ئەوان کوردایەتی ئەمە ماڵوێرانیە باش لەسەرەوە قساکەین کاک نەهرەوە کەواتە ئەم هەموو گرفتە هەبێ کاک غازی پێی وایە کە ئێستا گەنجێک لە بەردەم چایخانەی شەعب لە شەقامی سالمی سلێمانی لە هەولێر لە بەردەم قەڵالەکە لە هەر کەسێک پرسیت هەمووی بووە بە سیاسی دۆخەکەەوە قورس کراوە وا گران کراوە بەسەر شانی هاوڵاتی ینی چارەسەر چییە بۆ ئەم هەموو دۆخە کاک غازی بۆکو خۆی باسیەکە کە پڕێتی لە دڕدۆنجی و پلانجێڕی بەڵێ ڕاستەکەی من حەزم نەدەکرد ینی لەم گۆشەیەوە تۆش ئازاد بووی لەوەی کە چۆن پرسیارە کاغازی دەکەی و کاغازیش چۆن وەڵام دەداتەوە بەرامبەر بە پارتی دیموکراتی کوردستان چونکە بە تێڕوانینی من لە ساڵی 1991ەوە تاوەکو ئێستا کە یەکێتی نیشتیمانی کوردستان هاوشان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لا ورد و درشتی باشی و خراپی ئەم دۆخەی کە هەرێمی کوردستان تێیدا گوزەراوە هاوبەش بوونە لە داهاتی گومرگەکان و وا لە پەرلەمانی یەکەم 50/50 تاوەکو ئێستاکەی شێناویانە من پێم وانە وەکو کاغازی ئاماژەی پێکرد کە یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان و لە بەڕێوەبردننی حکوومەتی هەرێمی کوردستان و زۆری حکومڕانیتی لە هەرێمی کوردستاندا بەشدار بێ پێم وایە کە شەریکە یەکێتی نیشتیمانی کوردستان لە باش و خراپی ئەم وڵاتە لە ئابووری ئەم وڵاتە لە هەڵبژاردننی ئەم وڵاتە کە تێڕوانینی زۆر و ناکاملی زۆری تەندروستی ئەم هەڵبژاردنەیە هاوشانی یەکترن ئێمە ئەگەر تێڕوانینی منت دەوێت بۆ ئەم بارودۆخەی کە هاتۆتە پێشەوە مەسەلەن کاک نەهرۆ لە دەرەوەی بەڵێ ببوورە مەسەلەن لەسەر مەسلەی لەشکرکێشی و تورکیا و تۆبارانی ئێران ئێمە ئەتوانین چۆن بین هەموو هێزە سیاسەکان هەموو خەڵکی کوردستان ئەمە لایەک لەلایەک مەسەلەن لەسەر تێپەڕانیم قەیرانە چۆن یەکگرتو یەک هەبێت هەموو ئەمانە بۆ هەموو پرسیانە کە هاوڵاتیمان زۆر باشە قسە لەسەر ئەوە بکەین باشترە قسە لەسەر ئەوە بکەین باشترە زۆر ڕاستە قسە لەسەر ئەوە بکەین باشترە چونکە وەکو وتم نامەوێت بێمە ئەو گۆشە و ئەو هاوکێشەیەوە چونکە ئێمە کێشەمان لەسەر ئەم بەڵێ کێشەمە لەسەر ئەم عقلیەت و زۆر ڕوبەڕووبوونەوانەی کە ئەو زبانەی کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان و لە ڕێی کاغازی و لە ڕێی دەیان کادیری خۆیانەوە ململانی پێدەکەن و کە دۆخەکەیان گەیاندووە بە ئەمڕۆ ئێمە ئێستا پێویستیمان بە زمانێکی دیکە زۆرێک لە عقلیەت و دانیشتن و تێڕوانینی دیکە و دانانی استراتیژێک بۆ تێپەڕاندنی ئەم بارودۆخی ئێستا دەوڵەتانی هەرێمایەتی هەموو هەوڵێکیان ئەوەیە کە ئێمە لە هەرێمی کوردستاندا و بە تایبەتیش پارتەکانی حکومڕانیەتی لە هەرێمی کوردستاندا بەگژیەکەوە بننەوە پێشیاندا بدەنەوە هەر لە پارتی کرێکارانی کوردستان پەکەکەوە تا پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەوانە خاوەن هێزی چەکدارین و دەیانەوێت پێچیان هەڵبژێن و زۆرێک لە
هەوڵێکی یان کودەتایەکی مخابڕاتی هەیە لە نێوان دەوڵەتانی هەرێمایەتی هەریەک لە دەوڵەتی ئێران دەوڵەتی تورکیا و عێراقش بەدەرنیە لەو بارودۆخی کە هاتۆتە پێشەوە چونکە هەمومان دەزانی لە ماوەی ڕابردوو هەواڵێک بڵاو کرایەوە کە بەرپرسی هەواڵگری میت سەردانی بەغدای کردووە و نابێ ئەوشمان لەبیر بچێت کە سەرۆگۆزیرانی ئێستا عێراق بەرپرسی دەستگای هەواڵگری عێراق بووە و ئەم هاوکێشانە زۆر شتی لێ دەخوێندرێتەوە بەو عقلیەتەی کە تاوەکو ئێستاکە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان سیاست دەکەن و ڕوبەڕووی یەکتر دەبنەوە ناتوانین ئەم دۆخە تێبپەڕێنین بەداخەوە ئەم دۆخەی کە هاتۆتە پێشەوە کۆمەڵێک لێکەوتەی کۆمەڵێک بارودۆخە کۆمەڵێ لێکەوتەی ئەو ململانەی سیاسی ئەمنی ئابووری کۆمەڵێک نەبوونی جۆرێک لە بەرنامەی ڕیفۆرمی کۆمەڵایەتی بەلایانی کام لە تاچی کوردیەوە تاوەکو ئێستا کە ئیرادەیەک نەماوە بۆ هاتنە پێشەوەی بارودۆخێک بۆ بەرگریکردن لە بارودۆخێکە بەم شێوەیە کە ئێستا کە دێتە پێشەوە لێرە و لەوێ تاکوتوک لە نێوان 5 میلیۆن تاوەکو ئێستا کە 200 حاڵەتی تایبەتمەندمان هەیە لە هەرێمی کوردستان کە جۆرێک لە ئیرادە و جۆرێک لە ناڕازیبوونی ڕاستەقینەی ئەم ڕەتکردنەوەی ئەم بارودۆخە تیاندا دەردەبڕدرێەوە لە سوۆسیال میدیا و لە دەستگاکانی تری ڕاگەیاندن ئاماژەی پێدەکرێت ئەمە حاڵەتێکە حاڵەتە وەکو ئاماژەم پێکرد ئەم بارودۆخە و لێکەوتەی ئەم بارودۆخۆ ئەم ململانەیە قوڵەی کە لە نێوانی حکومڕانی لە حزبەکانی هەرێمی کوردستان بە تێکڕایەوە بێگومان بەڵام ئەوەی کە لە حکومڕانیتی بەشدارە بێگومان ململانەکەیان قوڵترا ئەمیش بۆ زاڵبوونی هەیمەنە و بەدەستخستنی جۆرێکی دیکە لە یان زیاتر لە پشتی دارایی و ئابووری لە هەرێمی کوردستاندا ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستاندا بەداخەوە کورد هەر جارە و ڕاستەیەک دەگرێ وەک ئەوەی کە لابەلاکانی خۆی سیر ناکە بۆ نمونە ئێمە نەک ئێمە با بڵێن حکوومەتی هەرێمی کوردستان لە ماوەی ڕابردوو بڕیاری ئابووری سربەخۆیدا مەگەر ئابووری سربەخۆ مەگەر بادانی سوکانی بۆڕێنەوتەکە هەریەک لە بەڕێز ڕەوانشاد مانجەلا تاڵبانی و کاک مەسعود بارزانی کە سکرتێری یەکێتی نیشتیمان و سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان نەبوون و هەمویان پێقایل بوون مەگەر دواتر پێداگیری لەسەر بەڕێوەچوونی سیاسەتی ئابووری سربەخۆی هەرێمی کوردستان لە ڕێگەی فرۆشتنی نەوتەوە لایەن حکوومەتی هەرێمی کوردستان نەبوو کە پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان تێیدا شەریک بوون مەگەر ئێستا پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان شەریک نین و وەفت پێک نایەنن بۆ ڕێکەوتن لەسەر جۆری چۆنیەتی ڕێکەوتنێکی ئابووری لەگەڵ حکوومەتی عێراقیانی ئەمانە کۆمەڵی خاڵن کە ینی بەڕاستی ئەگەر بێنی نەبەرچاوی خۆمان و بە وردی لێشی بدەینەوە دەکرێت ئەو پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان بەو نەفەسەی کە ڕێککەوتون لەسەر ئەوەی کە جمگەکانی حکومڕانیەتی لە هەرێمی کوردستاندا دابش بکەن لەسەر خۆیان بە نەوت و بە بوارە ئابووری و داراییەکەی و بە زۆری حکومڕانیەتی و دابشکردنی پۆست و پلەپایەکان بەم شێوەیەش ئەو بارودۆخی کە ئەو بارودۆخە نالە بووە لە نەبارەی بۆ خەڵکی کوردستانی هێناتە پێشەوە بەم شێوەیە بیر بکەن پێ وایە کە هەر ڕێود و هێزر سەری بکەن بێگومان دەکرێ وا بێ ینی ناکرێ کاغازی و کادرێکی دیکەی پارتی دیموکراتی کوردستان بێنە سەر دەستگاکانی ڕاگەاندنیان ئەمیان لە کورسات و ئەمیان لە ڕوودا و کەی 24 بێن بارودۆخی خەڵکی هێندەی دیکە وێران بکەن و لەلایەکیشەوە لە هەموو وردەکاریەکان ورد و درشتی ئەو حکومڕانیەتی و دابشکردنی سەرۆت و سامانی ئەم وڵاتە شەریک بن و بەیەکەوە ڕێ بکەن لەبەرەوە خەڵکی کوردستان ینی بەڕاستی پێویستی بە جۆرێک لە بڕواهاتنە بەم یان جێڕانەوەی متمانەیە بەم حکوومەتە چونکە ئەم برادرانەکە چۆن دەگەڕێتەوە مەسەلەن ئەمڕۆ کە موچەخۆرێک دوای 55 ڕۆژ بە هەر هۆکارێکە کە لە حکوومەتی هەرێم باسی کردووە هاوڵاتیانیش خۆیان تێڕوانینی تریان هەیە لەسەری مەسەلەن تەندروستی بە 55 بۆ 56 ڕۆژ موچێ وەرگتۆ بڕێک لە موچەکەشی بڕاوە ئەمە کاریگەری لەسەر ژیانی خەڵک کردووە لە زاخۆ تا پێنج جوێن ینی ئەمانەت ئەم متمانەی مەترسی تا ڕادەی مەترسی لەسەر بێ متمانەی دروست کردووە چۆنە متمانەیە دروست دەکرێتەوە چۆنە متمانەی هاوڵاتی قەنەعاتی پێ بکرێکە وڵاتەکەی کەوتە قەیران بەڵێ کەوتە قەیران کە وڵاتەکەی دەرچوو لە قەیران دەرچوو لە قەیران ئەنی پێت وانییە کە ئەم متمانێت تەواو کۆتای پێهاتۆ دروست نابێت بڵێ ئەو متمانەیە بەوە دەگەڕێتەوە کە ئێبا لە ماوەی ڕابردوو ئاماژەمان بەوە دەکرد کە ئەم حکوومەتەیە ئەم هەرێمی کوردستانە کێشەی ئابووری هەیە ئەوان دایانوت ئێمە کێشەی داراییمان هەیە
ئێمە بەداخەوە زۆری جێڕانەوەی متمانە لەوەوە دەبێت دەست پێ بکەین کە سیاسەتی ئابووری ئەم هەرێمی کوردستانە سیاسەتێکی ناتەندروست بووە ئەم سیاسەتە بەرخۆرەی کە لە ماوەی ڕابردوو دووکاریان کرد لە پێناو بەدەستخستنی دەنگێکی زیاتر کادیرێکی زیاتر و بەدەستخستنی دەستخستنە سەر جومگەکانی حکومڕانێتی بەم ئابووریە و پێمان وابووکە ئەم ئابووریە ئابووریەکی بەرخۆرە و سیاسەتێکی نادروستی ئابووریە لە هەرێمی کوردستاندا ئەم سیاسەتە بە ئێستامان دەگەێنێ ئەوان گوێیان بەوە نەدا کە ئەم سیاسەتە و لێکەوتەکانی ئەم سیاسەتە چەند ساڵی داهاتوو بە دەردەکەوێت و دەبێ ریفۆرمێکی ڕاستەقینە لە سیاسەتی ئابووری هەرێمی کوردستان بکرێ و ئەم ئابووریە هەرچەند درێژەی پێ بدرێ بارودۆخی خەڵکی کوردستان و نەبوونی متمانە بۆ خەڵکی کوردستان زیاتر درێژە دەچێشێ و حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمی کوردستان بە کۆی گشتی 2000 هەرز دێنێ لە ڕووی ئابووریەوە. بەڵێ ئەگەر ڕێمەولات کاگنەرۆ کاغازیانی پرسێکی ترەیە کە هاوڵاتیان زۆر جا پرسیاری لەبارەوەکەن کە بۆ نمونە مەسلەیەک دێتە پێشەوە ئێستا بۆ نمونە ئێوە کوێچێتی نیشتیمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستانیش چ مەترسیێک لەسەر قوارەی هەرێمی کوردستان هەیە کە مەترسیەکە کامەیە مەسەلەن پێتان وایە بەغدا بێوێت هەرێمی کوردستان نهێڵێت و بی محافەزە مامەڵی لەگەڵ بکات پێتان وایە هێزێکی ئەوەندە گەورە هەبێت لە ناوخۆی هەرێمی کوردستان کە بێوێ ئەم قوارە دەستوریە فیدراالیە هەڵۆشێنێتەوە ینی مەترسیەکە وەهمیە خود مەترسی حەقیقی هەست پێەکەن. نا من ترسم لە تێکدانی قوارەی هەرێمی کوردستان نییە لەبەرەوەی ئەمە بە دەستور کراوە لە کاتی خۆیان یعنی ئەو مەسلەیە جێ مەترسی نییە مەسەن ئێستا من پێم سیر بووە لە ماوەیە کەس باسیەوەی نەکرد کە قوارەی هەرێمی کوردستان تێکچێت برادرانی پارتی یەکسەر لە علامەوە کەوتنە گیان خەڵکەمە هەندێک خەڵکەڵێت قوارەی هەرێم تێکچێت خەڵک ئەیوت ئەم حکوومەتی هەرێمە بگۆڕن خەڵک نەیوت قوارەی هەرێم تێکچێت آخر حکوومەتی هەرێم دەسەڵاتی هەرێم جیاوازە لەگەڵ قوارەی هەرێمە خەڵک ئەڵێ ئەم حکوومەتە ناتوانێت ملت بەرێتە ڕێوە بابی گۆڕین گۆڕانکاری بکرێت ئاوەکو بەغا چۆن حکوومەت گۆڕا و ڕئیس و ئێماوەیەکی تر هەڵبژارد نەکرێتەوە خەڵک بۆی دەرکەوت بە تایبەتی ئەم کابینەی دوایی ناتوانێت حکومڕانی بکات لەبەروی حکومڕانی ئەبێ بە شێوەیەکی قانونی و بە شێوەیەکی ئەمنانە بکرێت بە عقلیەتێکی مخابراتی ناتوانانی تۆ حکوومەت بەریتە ڕێوە ڕاستە ئەو برادەرەی بەغا عقلێتێکی مخابراتیە بەڵام عقلێتێکی شارستانیەتی هەیە بۆ بردنە ڕێوەی بەغدا ئەمەیەکی ڕشتەکان خەڵک ترسی لەوە نەبێ قوارەی هەرێم تێکچێت چونکە تێکچوونی قوارەی هەرێم هەر ئێمە نین بڵێن وەک یەکێتی پارتی بزودنەوە هەندی حزب مەساڵحی ئێران لێرێ مەساڵحی تورکیا لێرێ مەساڵحی ئەمریکا لێرێ بەریتانیا لێ بەتایبەتی زۆر بەسراحەت مەساڵحی خەلیج لێرەیە ئەگەر قوارەی هەرێم تێکچێ ئەمە هەموو مەساڵحەکان تێکەچێت بەڵام خەڵک داوای ئەوە کرد ئەم حکوومەتە بگۆڕین ئەوان کردیانەوەی قوارەی هەرێمی کوردستان کەس لەگەڵەوە نییە قوارەی هەرێم ئێمە کاڵێن ئەترسین ببێتە دوو هەرێم بۆی قوارەی هەرێم تێک نەچێت یعنی کە هەندێک جاری ماڵین ئەوانیان بەڵام هەڵمەتێکیش لەسەر ئێوە خودی حزبەکەیەوە هەبوو یەکێتی نیشتیمانی کوردستان کە داوای لا مرکزیت کراوە لە سلێمانی بازەوەکەن سلێمانیەوەی هەرێمی خۆی جیاکاتەوە بچێتەوە سەربەغا و هەرێمی کوردستان تێکدا ئەمنیەتە هەبووە ناوێشێتی نا مەسەلە بزانە لا مرکزیەتیش هەر کەس و بارزوغی چۆنیان بێ ئاوهایی بنەڕێەوە من نمونەیەکت بۆ دێنمەوە من لە هۆڵندا لە شارێ بووم بچووک بوونەوە تەزار کەسیتیا بوو ئەو شارە زۆر دەوڵەمەند بوو بڵین شارێکی گەورە نزیکەی 20 ساڵ محکەمەی لێ کرد بوو ئەوتە بێتە سەرێمە یان و نایەنە سەرێ لەبەر ئێمە دەوڵەمەندین خۆمانە بینە ڕێوە ئەڵمانیا لە دوای حربی عالەمی ئەڵمانیا هەمووی وێران بوو چۆن ئەڵمانیا چاکەن لە بەی شارەکانە وتیاوەرن هەرکە شار خۆی دروست کات هەر کەس و خەڵکی ئەو شارەکەت ناوەی شارەکەیان چۆن دروستکەنەوە پاچیکەنەوە چاچیکەنەوە اقتصادی بەخۆتکەن وایان لێکرد ئەڵمانی بۆ ئەڵمانی ئێستاکە من پێم وایە ئەو لا مرکزیەتە فەرموو ئەگەرەوان بەڕاستی لە خزمەتی ملەتادەن باشە ئەو لا مرکزیەتە لە خۆ دەستوری ئەوەی کە بڵێن هەرێمی کوردستانە هەیە با ڕێبدەنە و لا مرکزیەتە با تاقیب بکەنەوە بڵێن بۆ 1 ساڵ ئێمە ڕێگەتان پێدەین فەرموو بزانین شارەکان چیەکەن ئەگەر پێشکەوتین لەو مەسلەیە شار بە شار پێشکەوت باشەوە خزمەتی ملت ئەگەر بەڕاستی ئەمانەوەی خزمەتی ئەگەر پێش نەکەوت دەتوانێت و کاتە بڵێن نەتانتوانی خزمەت بکەن ئەبێ بگەڕێنەوە سەر هەرێم ینی ئەم هەموو دروستکردنی مەترسیە گەورانە پێشتری ژوا بوو دەور و بەرمان پڕپڕێتی لە دوژبن مەسەرە نێمەت لە هەر هاوڵاتێکی کورتچاوی کردوتەوە ئەمانە هەیە لەلایەن یەکێتی و پارتیەوە بەڵێ وایە مەترسیەکانی سەر هەرێم گەورن قوارەی هەرێم تێکەچێ نازانی لە ئەمری واقعیشە شتێک ڕوو نییە شتێکی تر هەیە و ئێمە نایزانین یاخود خەڵک نایزانێ مەوزوع چییە هەر تەلەڤزیۆنەکەی خۆتان با بڕاتە بازار بڵێ ئێوە لە کێ ئەترسن ئایا لەم حکومەتا ترسن یا لە ئەو حکومەتانەی دەوروبەر بێن داگیرمانکەن خەڵک ئەوەندەی لەم حکومەتی هەرێمە ئەترسێت
ئەوەندە لە داگیرکەران ناترسێت ینی واما لێ نەیە فەڵەستینیەک لە ئەفریقیا ئەمری ئەڵێن دەست ئیسرائیلی تایە ئێمەش کە ناتوانانی حکمڕانی خۆمان بکەین لە وڵاتەیە هەچیەک بێ ئەڵێن خەتای دەوروبەرە و دوژمنەکانمان ئێ باشە ئێمە ئەمریکاوتی وامەکەن دژی ئەمریکامان کرد بەغاوتی وامەکەن دژی ئەو ئیشمان کرد تاران وتی وامەکەن دژیشمان کرد ئەنقەرەوتی وامە ئێ باشە خۆ ئەوە خەتای ئەوان نییە ئەوان ئەیانوت ئەم کێشەیە دروستمەکەن ئێمە دروستمان کرد من پێم وایە چەندێک دواکەوتنی ئەم هەرێمە و ئەم کوردستانە خەتای دوژمنەکانە بەڵام سەد ئەوەندە خەتای دەسەڵاتی حکومڕانە کە وەکو جیسکەکەی هەیاس خەڵک سێ مانگ زەعیفەکەن و سێ مانگ بە گورگەکای ترسێنۆمانە من پێم وایە ئەو مەترسیە ناڵێم نییە مەترسی هەیە ئەگەر ئێمە مەترسی داگیر کەرمانێ ئێ باشە تورکیا نیوەی کورسانی داگیر کردووە کاکە ئێ باشە وەک ئەوان ئەڵێن بەغا داگیرکرە بەغایش ڕوبعێکی کورسانی داگیر کردووە ئەی باشە کوا ترسەکە بزانام چییە کوا ترسەکە من لە کەرکووک ئەتوانم هەموو قسێ بکەم لە هەولێر ناتوانم قسە بکەم باشە لە سلێمانی ئەتوانم هەموو قسێ بکەم لەوێ ناتوان باشە ینی خەڵک بۆ ئەمە لێک نەداتەوە من پێم وایە ئەو ترسەی کە باسیەکەن ترس هەیە ترس هەیە بە زۆری دروست کرا و شتی وهمیە ینی هەڵەسن خەڵکی خۆیانی پێی نەگەن من ناڵێم ئەمە بەس پارتی بەشێکی لە حزبەکانی تر بەیەکێتیشەوە ئەم عقلیەتە بەکاردێنن من پێم وایە چەند ڕێگای ئازادی ڕوون بکەیتەوە بۆ هاوڵاتیان وڵاتمان پێشکەوتوت باشە پرسێکی تر کاک غازی مەسەلەی کوردایەتی مەسەلەن ئێستا بۆن موناگەر کاک نەهرۆ لە هەولێرەوە کە بۆ چوونێکی جیاوازی هەبێت بڵێ کاکە با موچە بچێتە سەربەخا بۆن مونە هاوڵاتیەکی تر مامۆستایەک فەرمانبەرێک پۆلیسێک هەر کەسێک ئەڵەن کاکەمە دژی کوردایەتیە و ینی قیاسی کوردایەتی بەجلو بەرگە خۆت بە عەقڵ و منطقە ینی بە کامیانە بە عەمەلە لە بواری جێبەجێکردنە سیرکە ئێمە 5,000 مامۆستامانەیە لە کەرکووک لەسەر هەرێمی کوردستانە یعنی ئەم ماوەی لە دوای 16 ئۆکتۆبەر بڕوا ئەەکەی ئەو مامۆستایانە ئەبووە بچونایە بۆ هەولێر ئەیانوت کاکە بۆمان بێنە قەرەنجیر ئامادە نەبوون لە هەولێر و موچەکان بێن لە قەرەنجیر بیاندر دەیان مامۆسا لەو ڕێگایە دەعامی کرسیارەکەی دەیان مامۆسا بریندار بوو لەو ڕێگایە سیرکە باشە ئێمە من بۆ خۆم یەکێکم لەوانە ئێستا تەی دیێواکەم هەر 5,000 مامۆستاکەی کەرکووک با بچنە سەربەغا داگیر نەکراوە کەرکووک با بچنە سەربەغا با بە داگیرکراوی هەلای داگیرکەر بین باشترە وەک لەوەی مەسەلەن دەست بۆ یەک مدیرێکە بیت ئەلێوە دێنە جواب بۆ کەرکووک دێنە جواب لەبەرەوەی هەموو ئیمزا لای خۆیانە گۆڕین لای خۆیانە بە ئارەزووی خۆیان ئێستەیش مامۆستا هەیە پارتیە بە دەیان و بە سەدان پێتەڵێم لە دوای 16 ئۆکتۆبەرەوە لە ناو کەرکووک دانیشتووە دەرز ناداتەوە بە تەلەبەی کورد هەمومان ژێڕۆمە عاشقەی لێ وەرەگرێ ئەڵێ من ئاوارەی هەولێرم لە ناو کەرکووکیش دانیشتووە بە دەیان ئاسایش بە سەدان زابط بە سەدان فەرمانبەر کە لە ناو کەرکووک دانیشتووە دەوام ناکات مانگە و مانگە ڕۆمە عاشقەی وەگرێ ئەڵێ من ئاوارەی هەولێرم ئەمە چ عەقلێتێکە خزمەتکردن ئاوایە تو بتەوێ خزمەتی جەماوەر بکەیت ئەمە خزمەتکردنیە ئەمەی کە ئێمە موچە لە بەغداوە دێ باشە خۆ ئەوان موچەکە لە بەغاوەر ناگرن ئێ باشە ئەوان لە جیاتی ئەوان وەریەگرن ئەی خۆن کاکە بیدەنە خۆمان بۆچی ئەوان بیخۆن ئێ باشە موچەی منە تۆ بۆ ئەیبەی لە هەولێر و نیوەیە خۆیت و ڕوبعێکی مەدەتی ئێ بەغا هەمووی مەداتێ کاکە یعنی ئەمە واقعە خەڵک وا لێ نەکەن ینی کوردایەتیش کراوە کلاسێک بۆ داپۆشینی کۆمەڵەکەیران خەڵک تەخوین مەکەن بەوەی کە من کە خۆم خیانەت کەم خەڵک تەخوین نەکەم کوردایەتی بە قسە نییە بە جلوبەرگ نییە بە ڕیکلام نییە بە ئەعلام نییە کوردایەتی بەکردەوەیە ئایا توانیوانە خزمەتی ئەم نەتەوەیە لەم هەرێمە بکەن ها من ناڵێم لە نەوەتیەکەوە من لە 2023 باسەکەم دەبەرەوەی لە 2023 من دێمە سەر کەرکووک ئەو حکوومەتەی هەرێمی کوردستان بابێ بڵێ یەک پرۆژەیەکم لە کەرکووک کرد بۆ کەرکووچی بابێ بڵێ یەک عیمارەیەکم دروست کرد بۆ کەرکووچی بابێ مەسفاکە نەیانێژ مەسفا نەوتی کەرکووچیانە زیان برد لە ئاسچی کەڵک سافیانە کردویان ئەی باشە خۆ ئیجازەی مەسفا هەبوو لە کەرکووک نانێژ مەسفا لە کەرکووک بکرێ یعنی نەوتەکە لە کەرکووک دەرەکرا بۆ مەسفاکە بۆی نازام ئەوە شەریکەی کارە چیە بۆی قازانجەکەی بۆ بێت من باسی کەرکووکەکەم بابێن بڵێن چیمان بۆ کەرکووک کرد لە ماڵوێرانی زیاتر وازمان لە هەموویانە ئێستاکەیش خەڵکی کەرکووکیان والێ کردەوە وەڵی هەتا ئەم دوسێ ڕۆژ خەڵکیانە ترسان داعش دێ کەرکووکە گرێت آخر داعش بە 4 کەسەوە کەباب گەرمیان بۆ ڕۆیشتووە لە سنووری ئەوان کەبابی گەرم کە چوونە سەریان سەریان کرد کەبابەکانیان هێشتا گەرمە بۆ ئاگداریت باشە داعش بەڵێ بڵێ بە 4 کەسەوە ئەتوان کەرکووک بگرن باشە یەکێتی نیشتمانی کوردستان ئەو هەموو داعشە لە یەک ڕۆژێکە 131 داعش هاتە ناو کەرکووک تقریبا حەفدەیان بەس بە کوژراوی بە جەنازەکانیان چۆن بە 4 کەسەوە خەڵک نەخۆشە لە کەرکووکەی ترسێنن نەفسیان هەموو ڕۆژێ حکومەت دوایگەن لەم لاوە ڕاکەن لەگەڵ حکومەت ڕێگون لەم لاوە کەرکووک داگیر کرا من پێم وایە
ئێمە بۆ خۆمان هاوڵاتی بۆ یاڵێم لە مناڵێکەوە لێ بپرسە من حەقم ئێستا و ئاڵای لە کەرکووکێ ئاڵای عراق لەسەر پەیکەری پێشمەرگە لەسەر سیاکانی خانتیر و نزیک گوردەکانی دەوروبەری باتی فاوانش هەیە هەمان ئاڵای عراق ئاڵای کەرکووک هەر یەک ڕنگ و هەر هەیە عراقە ئەوەی زاخۆش هەر ئەوەیە کامیان داگیر کرد کاکە با من یەکس پێ بڵێم لای تۆ کامیان داگیر کردەوە کەندامێکی سەرکردایەتیەکێتی وە کەرکووچێک کاکە بە ڕوونی کەمەوە لەو کاتێک کەیانوت ئاڵای عێراق لە کەرکووک دانراوە ئاڵای عێراق لەسەری ڕەشە بوو کاکە ئەم زایدەیە چی ئایکەن لە پشتی هەموو سەرۆک و جێگری سەرۆک و سەر حکومەت و ئاڵای عێراق بوو کاکە ئێمە هەموو مشکلەکەیان چییە یەک ئاڵایەک درا دەست پێشمەرگەوە سیرکە یەک ئاڵایەک درا ئێ باش ئێمە لە بەقەڕەکانی خۆمان وەک یەکێتی ئاڵای یەکێتی و ئاڵای کوردستانیشمان هەڵکردو مشکلەمان نییە بەڵام تو بتەوێ بە دۆڵ و زۆر بڵێ من هەندێ برادێ پارتیڵێن بۆنە کاکە ئەینێنەوە بە 75 نەسوورێنێ چی بکەین یعنی ئەماتوینە مەلە دتۆقێنین کاکە ئەرێ من بە چاکت پانتۆڵ لە کەرکۆ سەرێمەوە وەڵا ئەو حکومەتە من یەک نمونەی زیندوو دێنمەوە دیفاع لە حکومەت ناکەم 40 ساڵ هەموو ژیانم دژێ و حکومەتی بەغا بوومە 4 جاسە زنکرام لە عدامیش دەرچوومە بە حیاتی لەگەڵ حکومەتی بەغا نەبوومە بابێنی یەک نەفەر لە دوای 16 ئۆکتۆبەرەوە بە من بڵێن یەک نەفەر لە کەرکووک لەسەر کودایەتی گیراوە یاڵە دەی بابێن بڵێن یەک نەفەر لەسەر یەکێتی و پارتی گیراوە کاکە یەک نەفەر زۆر ناڵێم خەڵک ئەمر قەبزی هەبووە خەڵک شتی خراپی کردووە ئەمانە باشە نەگرە بە زۆر باشە کاک نەهرۆ دوا سەرنجی بەڕێزت یعنی ئەم تێڕوانین و پرسیارەکانم بۆ کاغازی زۆرێکی ترە بەڵام ئەمەوێ بەڕێزت وە کۆی لە ناخی گەنجێک لە ناخی هاوڵاتیەکی شاری هەولێر سلێمانی دهۆک لە دوا سەرنجتا چۆن چارەسەر بکرێت لانی کەم دۆخە سیاسەکە ئارام بێتەوە بڵێ بە کورتی بێ سوپاسەکە بەم جۆرە عقلیەت و حکومڕانێتیکردە ناتواندرێ داوای خەڵکی کوردستان جێبەجێ بکرێ پێویستە بەم عقلیەت و بەم سیستمی حکومڕانێتە بگۆڕدرێ و گۆڕانی ئەم جۆرە سیاستکردە یان جۆرە حکومڕانێتیکردە خواست بە داواکاری هاوڵاتیانی هەرێمی کوردستان نادا چونکە ئەوەی کە لە ماوەی ڕابردوودا بینیمان ئەوەی لە ماوەی ڕابردوودا کراوە هەمانە و عقلیەتی حکومڕانێتی بووە ئینجا لە کابینەی یەکەمی حکوومەتی هەرێمی کوردستانەوە تا دەگات بە کابینەی نوێیەمەکە ئێستاکەیە تەنها گۆڕینی دەموچاوەکان بووە هەمان عقلیات بووە هەمان باوەڕبوون بە بازاڕی ئازاد و قۆڕکاری و دەستبگرتن بەسەر جومگەکانی دەسەڵات و دەستگرتن بەسەر بیرە نەوت و سەرۆت و سامانی ئەم وڵاتە بووە بەداخەوە ئەو پارەیە کە لە ماوەی ڕابردوودا هاتۆتە هەرێمی کوردستان هەر بەلایانی کەم لە 2023 تاوەکو ئێستاکە دەتواندرا سێ کوردستانی دیکەی پێدا دروست بکرێ ئەگەر بڕینەوە سەر ئەوەی کە ئێمە ئێستاکە لە هەرێمی کوردستاندا ئەوە مدەتێکی کەمە پارێزگای چوارەم دروست بووە هەرسێ پارێزگاکەی هەرێمی کوردستان بە هەولێر و سلێمانی و دۆکەوە ناکات گەڕەکی پایتەختی وڵاتێکی وەکو با بڵێن پایتەختی ئێران کە تارانە پایتەختی ئەنقەرە بنمونە یعنی هەرسێ پارێزگامان ناکە گەڕەشێکی دیکە لە کاتێکا بودجەی هاتوو بۆ هەرێمی کوردستان جۆرێک بووە کە دەتواندرا ینی وڵاتێکی پێ بڕێەوە بەداخەوە ئەم عقلیەتە وەکو ئاماژەم پێکرد کە ئەم جۆری سیاسەتی ئابوووریەی هەرێمی کوردستان پەیڕە و کراوە تاوەکو ئێستاکە بەم شێوەیە ناتواندرێ ئیدامە بدرێ و ئەم شێوە پێویستە لە ڕیشەوە گۆڕانکاری بەسەردا بێت سپاس دەکەم کاک غازی دوا سەرنج بەڵام ئەمەوێ دەست لەسەر هەموو برین و کێشەکاندانە ئێستا بەڕێزت قیادی یەکێکی لە قیادەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و دامێن جوڵەی سەرکردایەتی یەکێتی ئێستا خەڵک ڕخنی ئەوەی لە یەکرێک کە تەنها قسە ئەکا لە بەرامبەر ئەمە چۆن بە پاراستنی قوارەی هەرێمی کوردستان بە ڕەچاوکردنی ژیانی خەڵک بە ڕەچاوکردنی یەکریزی ئەندۆخە لە پارتی دموکراتی کوردستان لە هێزولانە سیاسەکانی کوردستان لە خەڵکە گەێنێ و هەنگاوی عملی بۆ ئەنێ یاخود ئێوەش وردە بێدەنگە بن و ئەسنە ژێرباڵی ئەم دۆخ یەکەم شت لە ناو یەکێتیە کەس ناتوانێت هەمومان بێدەنگ کات ئەگەر هیچ دەسەڵاتیشمان نەبێت بە خۆمان قسەی خۆمانەکەین ئەو ئازادیەمان تیا هەیە بۆ ئەوەی کە تووەڵێ من پێم وایە ئەگەرمانوێت لەم دۆخە نەجاتمان بێت بەڕێی من هەموو حزبەکانی تر غێری پارتی هەمووی وەکو من قساکات بە یەکێتیش قساکەن زۆر ئاسایی اعتیادی بەلامانەوە لە بەری وتمێمەش لە ناو حکوومەتەکەین ئەگەر ئەم هەموو حزبانەوە ئەم هەموو لایەنانی لە کورسانە هەیە هەمویان بڕواین بەوەیە کە ئەو دەسەڵاتەی هەرێم کە لە هەولێر بە ناوی حکوومەتی هەرێمەوە ناتوانێت حکومڕانیە وڵاتە بکە با هەمویان بەیەکەوە دانیشن یەک بڕیار بدەن بەرامبەر بە پارتی وەرن چاکسازی بکەین
چاکسازیە بێت لە سەرەوە بکرێت چاکسازی وەکوتم لە کەمەندامێکەوە ناکرێت چاکسازی لە پێشمەرگەیەکەوە ناکرێت پێشمەرگەیەک تۆ موچەکەی نەدەێت توانێت دیفاعی لێکا ڕۆژە عەرەبێک لە گردە ڤیددیوەیەک هەیە ئەڵێ 500 ملیۆن دۆلار وەرەگیرێ بۆ حرەسی حدودی هەرێمی کورسان جەیشی تورکیش دۆچی داگیر کردە و بەکەی خۆی هاتوچۆکە ئەڵێ یەک پێشمەرگەیە نەیتوانی یەک خشتێکیان تێبگرێ یەک پێشمەرگەی نەیتوانی بەرامبەر ئەو جێشە تورکیا بۆ سێ جنێوێکیان پێ بدات ئەڵێتر بۆ پاریانێ ڕاستەکە پێشمەرگە موچەی نەدەیتێ ماڵ مناڵی برسی بێ دیفاعت لێ ناکات ئەمە حەقەتێکە بۆیە من پێم وایە ئەگەر هەموو حزبەکان ئەگەر نا پێشمەرگە قارەمانە و ئەم وڵاتە بە خوێنی پێشمەرگە هاتوۆتەکایەوە کاکە ئەم وڵاتە پێشمەرگە نەبێ بە ئێستەیشەوە مەسەلەن ئێمە هیچ نین کە بێتە سەرەوە پێشمەرگە گوێی لە موچەیش نییە حەزەکەم زانی بەڵام من نمونەیە عەرەبێک کەتانەمان لێدا مەبەستەکەم ئەوەیە کەتانەمان لێدات مەبەستەکەم لێە ئەگەر یانێ هەرێمی کورسان چاکسازی بکات من پێم وایە هەموو حزبەکان یەک ڕێی بن بڕۆن لەگەڵ پارتی دانیشن 1 2 3 4 قبولی کرد قبولی نەکرد فەرموو لەسەرەوە پەرلەمان تێک بدەن و حکوومەت هەرێم تێ لەسەرەوە هەڵبژاردنێتر بکەن هەروە خۆی نابێتەوە سیناریۆکە من پێم وایە سیرکە ئەم کرۆنەیە نەبوایە خەڵگاوە لە ماڵەوە نەبووە من پێم وایە حکوومەتەوە بەردەوام نابوت ئەیشی بینی نەما ئەگەر نەیژمەری هەنگاوی ڕاستەقینە لە یەکێتی ئەبیندرێ یان هەنگاوی کردانی ئێمە هەمومان بەسراحەت ێڵێم لەبەری هەمومان ئاگامە لە یەکتری و قسەی شەکەین من پێم وایە هەمومان لەگەڵەوەین ئەم وەزع چاک بێتەوە هیچمان لەگەڵەوە نین بچینە ژێر ڕکێفی هیچ حزبێکەوە بۆ ئاگداریت ئەگەر هەندێ برادر بیانێ بچنە ژێڕی یەک دوانەوە نازان بەڵام بەعام سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان ئەتوانم لە زیاتی کەوادری یەکێتی چووکەمێ من ناو کەوادریشین هیچ کەسێک قبولی نییە بچینە ژێر ڕکێفی هیچ حزبێکەوە بۆ ئەوەی ئەم هەرێمە بەم ماڵوێرانی بمێنێتەوە هەموو تەنازولەکەین بۆی هەرێمی کورسان چاک بێت بەڵام هیچ تەنازولێ ناکەین بۆی تۆ دەسەڵات بیت و وەزعی هەرێمی کورسان چاک نەبێتەوە زۆر سپاس بۆ بەڕێز غازی کەرکوچی ئەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان سپاس بۆ بەڕێز هەروە سپاس بۆ بەڕێز نایرۆ جەلال ئەندامی مەکتەبی سیاسی حزبی پارتی دیموکراتی گەلی کوردستان کە لەولێرەوە لەگەڵمان سپاس بۆ بەڕێز شتان بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم پانۆرامامان پێشکەشکردن تا بەرنامەی داهاتوو بەخواتانە سپێرین خواتان لەگەڵ